دەم باش تەماشاوانی گەلێکی ژە جاردم و بەرنامەخوا بەرنامەیەکی خەڵک بخێر بێن. بێگومان تەورمە ئیرۆژی هەر تایبەتە لەسەر کریزانهایا عێراقدا هەیە بتایبەتی ئەو ڕەوشە نەبەرە هەرێما کوردستانê û حکوومەتە ناوەندی هاتیە ڕۆژەوەی ڕۆژی مەسعود بارزانî سەرۆکی هەرێما کوردستانê دەگەل ئالیین سیاسیên هەرێما کوردستانê civiya ku tevaya aliyên siyasî bêguman tê da beşdarî kirin ji wan aliyan jî ku pêştir beşdarî piraniya civînên serokê herêmê nekirbûn lê vê carê beşdarîkê ji wan jî tevgera goran. Her îro jî di wan lew pêşhatanî li ser gorapanî siyasî Herêmî Kurdistan û Bexda heye Osama Nûceyfî serokê Parlemanê Iraq gêşte ew lêro legel Mesûd Barzanî serokê Herêmî Kurdistan ku bitew bepê ew hewalanê kele çepemeniya derbasa bin nûnerê Kurd li Sêwbê guman Osama Nûceyfî پێشنیای ئەوە خستە بەرچە بوو سەرۆکی هەرێمکە پێکاتی بوو لەوەی بارادۆخی بگەڕێتەوە کە بێگومان ئەوەش پێشنیاری نووری مالیکی سەرۆک وەزیرانی عێراقە بارادۆخەکە بگەڕێتەوە بۆ ڕێککەوتنامەی پێش ساڵی 2009 کە لە نێوان هێزە ئەمنیەکانی ناوچەکە هەبوو هەروە بارادۆخەکەی وەربگرێتەوە بێگومان مەسعود بارزانî سەرۆکی هەرێمی کوردستانیش باس لەوەی کردووە کە پێویستە لە ڕێی گوتوبێژ ئەم ڕەوشەیە وەربگرێتەوە دانوستاندن لە نێوان هێزی پێشمەرگە و ئارتشی عێراق سوپای عێراق دەست پێ بکاتەوە گەلێک بوو چوونە سەرنجی دیکەش هەیە هەر لە ناو چاپەمەنیەکە دەرباسە بێ هەیەە بە تایبەتی محمود عوسمان پارلەمانتاری کورد لە پەغدا و یەکێک لە سیاسەمەدارە دێرینەکانی کورد باسیەوەکە کە سونە و عەرەبی سونە و شیعە لە دژی کوردیەکیان گرتوتەوە باسی ئەوەشەکە کە پێویستە لەمە دووە بە شێوەیەکی پراکتیکی بە شێوەیەکی کۆنکرێتی کورد یەکگرتو بێ لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان هەروەها زۆر سەرنجیتیش هەر لە ناو چاپەمەنیە بێگومان لەسەر ڕەوشەیە عێراق بەڵاو بووتەوە لە چارچێوەی بەرنامەکە هەوڵەدەین پوختەیان بۆیەوە بخوێننەوە بەڵێ گۆدار لەسەر سنگێ کەرەم کاکای گۆدار باش برای بەڕێز باشتر شەرتەوەرێرە ئەمریکا کۆمبوونا جەنابی سەرۆکی بەڵێ بمن وەرە کۆمبوونا ئەمریکا و جەنابی سەرۆکی دیگەل هەمیە حزب و لایەن کوردستانی و دیوی وەختی ئارۆز و هەستیار و نازکدا دێبەرسەکە باشە بیت بۆ هەمی کێشێتمانی هەلاویستی ناوبەرە هەولێر و بەغدادا چونکی کومکردنا هەمی حزبە وەرەخستنا ماڵا کوردی و ئێکگرتنا کوردا و ئێکرەزیە کوردا و ئێکدەنگیە کوردا دەبیتە گولەک بوسینکێ مالکی و هەر دیکتاتورەکێکی مالکی و زۆر سوپاس بۆ بەرنامەکە دەستخۆش بەڵێ سوپاس فەخر لە چمچماڵەوە بەڵێ کای فەخر باش باشتر باش قوربان دەستخۆشی بەرنامەکە و لێکەم بەڕاستی تەوەری جوان هەڵەبژێرن وڵای تەبان ئەم کۆبوونەوانی کێشە لەم کاتەیە ئەکرێت پێویستە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێمیان بەڕێکە باڵمان جەلال گرنگی بە مۆزە سیاسی بڕۆی عێراق بەرن بە تایبەتی هەرێمی کوردستان بۆچوونی جیاوازێ هەر کەسێک بۆچوونی خۆی هەیەڵێ بەشەر چارەسەر بکرێت هەیەڵێ وا بکرێت بەرەنگاریان بینەوازێت بەڵام بەڕێی من هەر کێشەیە کە دێتە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دێتەوە بە دانیشتن و بە دایلۆک و بە گفتوگۆ چارەسەر بکرێت لەوە باشترە وەکو بە شەڕ و بە بەرەنگاربوونەوە بەڵام گرنگترین شت ئەوەیە ئەوان کە سیاست مەدارەکانی ناو عەرەب یاخود بەرپرسەکانیان هەر عەرەب بێت مالیکی بێت جەعفەری بێ علای بەلای منەوە جیاوازینی ئەوان بێنە کوردستان باشترە وەکو لەوەی بەرپرسانی ئێمە بچین بۆ بەهار چەندین جار ئەمان چوونەوەوان جوان پێیان نەداوە ئیمامیان پێمان نەداوە بەلای منەوە گرنگترین شت ئەوەیە ئەوان بێنە کوردستان ئەوان جۆ لە ئێمە بگرن چەندین ساڵە کورتەر سەیدەمی عەرەبەکە با ئەمجا ئەوان جۆ لە ئێمە بگرن و بەجۆی کورد بکەن باشترین شت ئەوەیە کورد بڵێن زیاد بۆیان نەڕەخسێ یاخود هینیان پێ نەدا لەسەر هەموو خاڵی ڕێککەوێ خاڵی خۆیان هەبێت ئەوەیە ئیتر من بۆ چوون بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ قەسم لە دهۆکێت گەلمەیە کاک قەسم کەرەمگە الو سلام علیکم عەلەیکوم ئەسەلام ئێواری باش برا باشتر بووتە برا بۆ ئاگاداریەوە ئەس نوکەل تەلەفەر مقەڵا تەلەفەر بەڵێ ئەز لێرە دەوام بکەم و بۆ ئاگاداری و نوکار ئەوەی کارێکیان خۆ حاضر بکەم بۆ لەشکرکێشیە بۆ کەرکووکێ کیژێ شوان تۆ تەلافەر لەسەر پێیزە پێشمەرگەی یان ئارتشە عێراقێ لا هەزار پێشە عێراقی مە بەس بۆ ئاگاداریە هەمی گەلی کورد تۆ تەلافەری دگەل ئارتشە عێراقێ نوکەین خۆ بەرهەفتیان بچن بۆ کەرکووکێ بەێ خۆ بەرهەفت بکەم بۆ بەرهەفت بکەم بۆ کەرکووکێ بچن بەڵێ کاک قەسم سوپاس بۆ سەرنجاتە چێنەر لە شاری سلێمانی فەرموو ئەمە کاتە باش کاکەجان هەموو کاتێکت سوپاس قوربانە وەڵا من وەکو پێشمەرگەیەکەم لەکانی گومە داوامەکەم ئێمە بە هەموو شوێک ئامادەین نەوەگو ئەگە هەنێک کەسە یاخواانێ لاەن بڵێن پێشمەرگە موچەکەیان کەمە یاخود بڵێن
پێشمەرگە شەڕ بۆ کوردستان ناکات پێشمەرگە لەلایەکەوە ئیشی خۆیەکە لەلایەک ئیشی تری خۆیەکە ئەمە بۆ کوردی یەکەین ئێمە ئەبێ هەمومان ئامادە بین نۆک و پارە و سامان و مڵک و ئەمانە لە کاتە فریان ناکەوێت تو ئەگە بێت داگیرکرێ ئەو کاتە پارە لەکوێ دەسێ سامانە لەکوێ بێت بەس تۆ ئەگە خاکە داگیرکەن ئەو کاتە ئەڵێکی بەدەبێ ئێمە بێ لەم کاتێ هەمومان هاودەنگ و هاودەست بین لە پێناوی کووردا نۆک و پارە نۆک و هەنەشە ئای بە خەڵک باسی پاراکە سەردەمێ و کورد بیری لە پارە ناکرد و ئێستا هەمووی چای لە پارە بڕیوە ئەڵێ شەڕ ناکەم لەوە پارە چییە بۆ شەڕ تۆ بڕۆگاکە ئەو شاخانە پارە بۆ چییە ئامادەم نەک جارە 100 جار ئەگەر لە پێشی هەمیانە بم خوێنشم بڕژێ بە زیان ناوچێ بۆ کووردا زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆش کاک چێنەرە حسێن لە ڕانیە فەرموو الو فەرموو کا حسێن باشوراکەم دەستخۆش و بەرنامە لێ زۆر سپاس فەرموو ئاگەهار نەبێت بە تۆزێک باسی پێشمەرگە بکەن لەبۆ خەزەی فیشە کوشتیوە بەڵێ ئاگەهار نەبێت بە بودجەی ئەو بەرپرسانە وەندا پەرلەمانانەکەم بکەنەوە بۆ خەزەی پێشمەرگە چکە پێشمەرگە هەیە وەڵای لەوانی پازە فشێکی پێ نەبێت بەڵێ هیوان لە هەڵەبجەوە فەرموو کاگاگارم کاتێ باش هەموو کاتێکت دەستخۆشی تەوەرەگەل لێەکەم زۆر سپاس فەرموو وەڵی من دەستخۆشی لەبرا پێشمەرگانەیەکەم بەڕاستی حەق هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێز بین لەبەرەوە ئەمە شەڕێکی نەتەوەییە علاقەی بە هیچ لایەنێک و گرفتێک و حیزبێکەوە نییە ئەمە شەڕی نەتەوەیە و منەکو هاوڵاتیەک ئامادەم خوێنی خۆم بڕێژ لە پێناوی ئەم خاکە شان بەشانی ئەو پێشمەرگانە و دەستخۆشیشیان لێەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بوو بەڵێ سپاس بە سەرنجی تو فاخر لە کەرکووکەوە کاک فاخر فەرموو کاکەم کاتت باش هەموو کاتێکت کاک فاخر ئەکرێ باسی ڕەوشی مەیدانی کەرکووک و دەوروبەری کەرکووکێکی بە تایبەتی ئێستا لە تەلافەر لە لای مووسڵەوەی کەسێک لە ئارتشی عێراق لە هێز لە ڕێوەیە بەڕێگایەوە بوو دەوروبەری کەرکووک وڵا کاکە ئێمە لە کەرکووک کاتی خۆی ئەمە لە کەرکووک لە حکوومەتی بەعز ناترسانی ئێستاش لە مالیشی و ئەمسالی مالیشی ناترسێنەوە بەڕێی شەخصی خۆم ئەو شەڕە هەر لە ڕێیە لەگەڵ کوردەوە و لەگەڵ حکوومەتی عێراقا بکرێ بەڕێی من سەرکردایەتی کورد ئەگەر ئەمڕۆ ئەو شەڕە بکات لە بەیانی باشترە بەڵێ ڕێکەوت لە شاری سلێمانە کاک ڕێکەوت فەرموو کاکە گیان کاتۆ باش هەموو کاتێکت کاکە گیان بێزەحمەت بەنسبەت و برادرەوە کەڵێ پێشمەرگە گوایە 15 فیشەگی پێ بەڵێ من وەکو پێشمەرگەیەک ئەڵێم ئەو قسە ڕاست نییە ئێمە وەکو پێشمەرگەیەک فیشەکی باشمان پێ و چەکی باشمانەیە توانین ڕوبەڕووی دوژمن ببینەوە من وەکو خۆم وەکو پێشمەرگەیەک هەموو پێشمەرگەکان کە برادر و ناچین دەواممان هەیە سەعات 2 شەو گەڕێنێتەوە بەدەوام ئامادەیشین ڕوبەڕووی هەموو جۆرە تونوتیژە بووینەوە کە بەرامبەر بە پێشمەرگە و بەرامبەر بە خاکی کوردستان بکرێت بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ هاوڕێ لە هەولێرەوە کاک هاوڕێ فەرموو ئەو کاتە باش هەموو کاتێکت ڕێزۆن هەیە بۆ جەنابەت بەڕێزی فەرموو بەس کۆبوونەوەی ئەوڕۆ لە کۆبوونەوەیش باش بەس دەبارە مێژا کۆبوونەوە کرابە و وەکو پێشمەرگەیەک سڵاو ڕێزم هەیە بۆیەوە بۆ گشت پێشمەرگەم و داوا لە هاوڵاتیانەکەم ئەوانی کە تەلەفۆنەکەن باسیەوە نەکەن کە پێشمەرگە ئەبێ کفر بێمە داوای پارە بکەین پێشمەرگە لە کاتێکدا بێ زۆر خزمەتی پێشمەرگە بکرێەوە ئێحتیمال بۆ هێزی پێشمەرگە بگرێ بەڕاستی بە هەموو توانایەتی حکوومەت دەبێ بە هێزی پێشمەرگە بدە لەبەر ئێستا زۆر ئیشان بە پێشمەرگەیە ئێستا ئیشان پێیە بەزڵانی ماوەتر پێشمەرگە هەموو ئیمال بگرێت زۆر بەداخەوە هیوادارم هەرچی زووترە خزمەتی پێشمەرگە بکەین بەڵێ ولی تەماشەوانی نجات ئەوەرەمە ئیرۆ لەسەر هەر لەسەر کریزانهایە گەرما ڕۆژە بارێما کوردستانی حکوومەتە عێراقیە بێگومان داخویانین لەزگین و داخویانین جودە دناوا چاپەمەنیدا دەرباز دەبن ئیبراهیم جعفەری بە هایداریە نوری مالکی ئەویژی پاکێجێک ئەویژی پرۆژەیەکی بەرهەفکردیە و دەسەردان هەرێما کوردستانی بکە دەیگەل ئالیین سیاسی هەرێما کوردستانی گوتوبێژ بکە کوکو چاپەمەنی دەبێژێت شان خاڵەکان پێک هاتیە هەروەهاژی بێگومان ئۆسەمان و جێفی سەرۆکی پەرلەمانی عێراقی ڕۆهات کە هەولێرە و دەگەل مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانی جڤیە ژێ بۆ بێگومان دۆژی دیگەل نوری مالکی سەرۆکی وەزیرە عێراقی جڤیا بۆ ژێ بۆ دەست پێشخەریە نوری مالکی نارینێنوی لەسەر چاوەتیە چارەسەرکردن ناڕەوشی بە مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانی ژێرابگەینە و چاوەڕەوش ئەف کریزە بێتە دەرباسکردن دێ لایەکە دیژیدا نویسینگان نوری مالکی دەبێژیتن ڤەلڤین بە هێزە پێشمەرگە تێکردن و هێزە پێشمەرگە زۆرتر بووە لە خانەقین و هەندەڤێرێندن بێگومان ڕایەن مقابلجیانە کو هێزە عێراقی ژێک ئارتشە عێراقی لە دەوروبەرین کەرکووکێک و ئەو دەڤێرن کو کێشە لەسەرن حتا
پێتر پێگەیخوا قایم دیکە و چەپەرا لێ دێ حەمید لە هەولێرەوە کاک حەمید فەرموو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت دیارە تەوەری بەرنامەکەیەوە زۆر گرنگە بەڕاستی ئەوە بۆ هەر ئەو سەفەریان نابوو هەموو سەفەرەکانی دیکە هەتا بە جدیتر بیر لە ئەو مەسەلانە بکرێتەوە بۆ کێشەکانی نێوان هەرێم و کێشەی نێوان بەغدا بەڕاستی لە هەموو بیرمەندان لەسەر ئەوانە کۆکن کە لە وڵاتانەی نەوتیان هەیە ئەگەر بێت و دیموکراسیەت نەبێ هەموو کات ئەگەری ئەوەی هەیە بەرەو تاگرەوی و دیکتاتۆریەت بچێ ئەوە هەکە لە ناو پەرلەمانی عێراقدا دروستکردنی معارەزەیەکی ئیزاوی بۆ هەموو ئەو تەنگ و سەلەمانی کە دێنە پێش لە ڕێگەی نوێنەرەکانی ئێمەوە نوێنەری لایەنە عێراقەکانی دیکە بۆ هەموو مەسەلەیەک بگەڕێنەوە بۆ دەستور بۆ پارێزگاری مافەکانی مرۆڤ بکەن و ئەو پارەی کە وەرەگیرێ لە داهاتینەوە بۆ شعبی عێراقی خرج بکرێنێک بدرێ بە چەک و دەبابە و تەیارە و ئەسلحە و بەکار پێدرێ لەگەڵ ململانەی ناوخۆیەکاندا وەروەها یاسای قانونی ئەحزاب بەڕاستی سا نازانی لە بەغدا بە فعلی بەواقعی چێ حکوم دەکات نازانی چ تەرەفێک حکم دەکات چ تەرەفێک بڕیار دەدا یعنی ئەوە پێویستە لێکدانەوەیەکی بەجددی بۆ بکرێ لەسەر هەموو ئەو پرسانەی کە دێنە پێشە چونکە بەڕاستی مەسەلەیەکی خەتەرە هەموو ڕۆژ ناکرێت دووری خەڵک تون بکرێ هەی شەڕ دەبێ هەی هێرش دەکرێت ئێمە شابی عێراقی دژمنی یەک نییە تاوەکو ئەوە بچێتە مێشی خەڵکەوە یاری پێشمەرگە دژمنی جێشی سوپای عێراقە سوپای عێراقی دژمنی پێشمەرگەیە ئەم جێشێکی نیشتیمانی دروست بکرێت کە بۆ هەموو کاتێ جێشێکی بەرگریکار بەڵێ تایب هەر لە شاری هەولێرەوە فەرموو کاک تایب ێگە لەسەر هێلبی دەروێش لە هەولێرەوە کای دەروێش فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشیتان لێ یەکەم سپاس دەستخۆشی تەوەرەکەتان دەکەم برای بەڕێزم مەسلەی جوین و کۆبوونەوەکان کە دەستی پێ کردووە ئەمڕۆ لەگەڵ قیادە سیاسەکاندا من وابزانمەوە شتێکی کۆن نیە شتێکی یانی تازە نیەوە شتێکی کۆنە لە نەوەتویەکەوە ئێمە و کۆبوونەوە نابینین بەڵام لە کاتی تەنگزەکاندا بۆ لە کاتی تەنگزەکاندا داوای ئەو کۆبوونەوە حاسیمان ناکاتن بۆ لە کاتی کە نەبوویت لە کاتی کە زایەتی هەندێک قیادات کرا و هەندێک ئەحزابە کرێشتوارە ئەو کۆبوونەوەە کۆبوونەوە بوون بەشتی کلاسیکی بەڕاستی باشی عملی دەست پێ بکە بوترێتەوە دوای وێ ئەو قیادانەمان کە لە بەغدا بە ناوی وەزارەت و یاخود پەرلەمان وشتوارە بە ئەوان مووقف وەربگرن حق ئەو قسانە ئەوان لەوێ بیکەن لەگە حکومەتی مرکزیە یاخود مووقف وەربگرن بابێنەوە بە زەعیفی لەوێ نەبن بابێنەوە مووقف وەربگرن و بە تەبارەت بە ئەوەش کە ئۆپراسیۆنی دزلا کە دەستی پێ کردووە لە بدایەتەوە دامەزراوە یاخود جلوی پێکراوە برای بەڕێزم ئەوە ڕەتفعلی ئەو قسە گەرمانەیە ئەو تەفسیحاتە گەرمانەیە کە لە کوردستان دەدرێتن با کاتی خۆی ئەو تەفسیحاتە گەرمانەش ئەوە بە شێوەی کۆبوونەوە بکرابە نەدەکراوە شتانە یعنی ڕەتفعلەکەی ئاوانە دەبوو بۆ مەسەلەی موازەهەش من پێشمەرگەیەکی ساڵی هەشتامە تاکو ئێستاکە ئامادەم ئێستاکە بچمە ڕێزی پێشەوە بەڵام با ئەوانیش لەگەڵم دابن با کوڕە مەسئولەکان بە 300 مەتر بە دوای منەوە بن با بێن من پێشەوە خۆم بکەم بەڵام بە ئەوان 300 مەتر بە سوارە درعەکانی وانەوە بێن بەڵێ سپاس بسەرنجی تۆش سامان لە چمچماڵەوە فەرموو ێوارە باشتر قوربان بە بۆنەی ئەو کۆبوونەوەی کە سەرۆکی هەرێم لەگەڵ حزب لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەڕاستیەوە جێگای مای دڵخۆشیە بۆ سەرجەم میلەتی کورد کە ئەمڕۆ بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو پێگاتەکانەوە کە ئەمڕۆ هەموو یەک هەڵوێستیە بەڕاستی ئەمڕۆ لەم واقعەیە کورد پێویستی بە یەک هەڵوێستی و یەک ڕەنگی هەیە منە بینم لە تەلەڤیزۆنەکانەوە کە دوێنێ بەڕێز محەممەدی حاجی مەحموود لە شاری دووز و ناوچە جێناکۆکان بەهێزێکەوە پەیامی ئەوی داوەتە خەڵکە کورد هەمیشە مساومە ناکە لەسەر پسێ خاچی کوردستان بۆیە داوام ئەوەیەکەوە هەموو لایەک یەک هەڵوێست بن بۆ سەرخستنی میلەتی کورد بەڵێ سپاس محەممەد لە کەلار فەرموو کاکی بران دەربارەی ئەو کۆبوونەی ئەمڕۆ ئەگەر بە کۆبوونە بۆ ئێستا خۆمان حکومەت بووین بەس مالکی ئەوە نییە بڵێ بە کۆبوونەوە دوو کۆبوونە و سێ کۆبوونە چوار کۆبوونە دوایی بێت ئیشەکانی ئەو خان و حەوشی دەکە لە هەولێرە ماڵی لە هەولێرە باخی لە هەولێرە عەرز و ئەرازی لە هەولێرە هەمووی کڕیوە ئەوە نییە بڵێ ناڵێم هەمووی کڕیوە بەس بەشێکی پارۆسەر و مڵکی
مثل عربەکان گشتی لە هەولێر و سلێمانیە ئەوان بۆ سەردانی ئەوەیان بۆ داگیرکردنی کورد نایەن. بەڵێ من ئەوەم پێبوو. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ. سەیوان لە پێنجوینەوە کای سەیوان فەرموو. کاکێک جانێوارت باشتر بۆ تۆ. زۆر سپاس بەمنون. وەڵایەک پرسیارم و دەستخۆشی لە هێزی پێشمەرگەیەکەم بۆ کارێککە کردویانە پێشەمە شتێ، بەڵام یەک پرسیارم لە سەرۆکی هەرێمەیە. جنابی سەرۆکی هەرێم ئەڵێت هێزی پێشمەرگە لە جوڵێنی بۆ شوێنێت ئەو شوێنانی کە جێگەی ناکۆکی و ململانێ، بەڵام سەرۆکی هەرێم خۆی هەر ئەو کەسانە بوو کە ئێستا ئەڵێن مەسەرەن کەسێکی وەکو فەرماندەی دیجلای دەستی لە خیانەتی ئەنفال و شەهید بوونی چەندین کوردی خۆماندا هەبوو، بەڵام هەر ئەو سەرۆکی هەرێمە بوو کە جەماعەتی ئەوانی هێناوە هەولێر لە سوێکی ئابوو ئێستاکانی پێشمەرگەی. کاکێ سەیوان ئێمە باسی ئێستاکەن، باسی واقعەیەکی وەکو ئێستاکەن، ئەمە واقعەیەکە تادیت لە ناوچەدا بەراوەکان تکایە با ئێمە لەسەر واقعی ئێستا قسە بکەین. بەڵێ دەستخۆشی لە هێزی پێشمەرگە دەکەین بۆ ئەوەی کە ئەو حاڵەتیان دروست کردووە خەڵکی فتیوانیان لێ دەکات بەعام هەمووی کورد، بەڵام ئەو ڕووداوانەی پێشتر کە خەڵکی داغڵی هەولێر کرد بەرزانی دەسویەکی ئاباتێکی ناشرین بوو، خەڵک لەوە بێتاقەتە ئێستاکانی وەکو پێشمەرگە دەستخۆشیان لێەکەین و هەموو فتیوانێکیان لێ دەکەین. بەڵێ شێخ عەلی لە بازیان فەرموو. ئەم کاتێ باز بە قوربان هەموو کاتێکت جوانی بە قوربان سپاس دەکەم. فەرموو. من وەکو پێشمەرگەیەکی شۆرشی ئەیلول طبعاً خاوەنی شەهیدیشم، برایەکیشم شەهیدە، ئامادەم خۆشم شەهید بم لە پێناوی ئەو خاکە پیرۆزەی کوردستانە، خۆ دووپاتی یەکەمەوە بەخۆم و بە کەسوکارمەوە پشتگیری لە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەین بە هەموو توانایەکمانەوە. هیوادارم ئینشاءڵڵا هێزی پێشمەرگە سەرکەوتوو بێ و شەڕیش نەبێ ئینشاءڵڵا لەبەرەوەی کە زەرەر لە میلەتەکەمان نەکەوێت. بەڵێ جاب گلەیەکی شمەیە لە جەنابتان وەکو بە ئیزاعی نالیا. بەڵێ ئەو ڕسمانەی کە پیشانێدەن لە جاتی ڕسمی عیزەتدووری با ڕسمی بارزانی بێ باشترا کە لە بەژنەکانە کە ئەڕات قسمە هین پیشانێ دەیە ڕسم لە کاتی بەرنامەکەدا. بەڵێ شێخ عەلی ئەوە بێگومان ئەوە وێنەی هەواڵە، وێنەی هەواڵی وێنەی گەرمانەی ڕۆژێکە ئێمە باسی پرسێکێکین وێنەی ئەو پرسە ئەگەرات و چۆ ئێمە باسی بارزانی بکەین ئەم باسی هەر سەرکردێکی دیکە بکەین ئەو کاتە وێنەی ئەوەندانێ، بەڵام ئێستا ئێمە باسی عملیاتی دیجلە و باسی هێزەکانی وەکو گلەی وا بوو ئەوە لە خزمەتدان، بەڵام توش لە ئێمە تێبگایە کە ئێمە هیچ مەبەستێک نییە تەنانەت ئەوە هەواڵێکە باسەکەین و لەبەرەوە تێلەڤیزیۆنی ڕادیۆنیە بەس قسە بکەین، ئەگەر قسە لەسەر بابەتێ بکەین دەبێت وێنەکەش بێتە بەرچەوەیە بۆی زیاتر میزاقێتە بێ. بەرحاڵ زۆر سپاس بۆ سەرنجی تۆ. سەعات لە ئاکرێ فەرموو. بله السلام عليكم باشی. عليكم السلام. از دست خوشا سرگبار دانید کم بو کمبونو هم خلق میسن راسی و حال صالم هاتیره هیچ ما برمینک و بوزی ورنگی تیجم ده چو چین شارکه بجام خوزن دو خوز حکومت کردستان که نفتر دن خلق میسن و هر کردکی همیش ها کردین همیتنی صلاتیه و حاطانو کش هندگ مثلا در جنه خلق بالا و نزاد شو همیش دو خوز خوگین حکومت کردستان و چاره از سریت مد کنو از دست خوش و عملیات کردستان است که همو پیشمرگی قهرمان و گلک بله سپاس بوده بارزان لناو چاپمنیا بلاغی کوتاهی کوبنه امروی سروکی هریمی کردستان بگمان در باز بوده که علی امرو هر وهای لیکی که لفقرکانی بیاننامه هاتوها لان سیاسی کان کوی بن لسروی که ازمونی حکمرانی عراق دو چاری ایرانی که بناراتیات و چندین شواز برجسته دبیت لوانه پیشل کردنی دستور کار کردن بو بکارنانی سپالم الملانی سیاسی و سرالدانی ریبازی تکرایی پیشل کردنی ریکتنما سیاسی کان هەروەها باسی ئەوەشەکە کە بە ژەربوانی کۆبوونەکە هاوڕابوون کە دامەزراندنی هێزی پرۆسێسەکانی دیجلە هەروەها جموجۆلە سەربازیەکان لە ناوچە دابڕاوەکاندا سەرباری ئەوەی کە پێشێلکردنی ڕوونی دەستور و ئاماژەکردنێکی مەترسیە بۆ دووبارەبوونەوەی شاڵاوە شوفێنیەکان دژی خەڵکی کوردستان هەوڵێکە بۆ هەناردەکردنی قەیرانە ناوخۆیەکانی حکوومەتی بەغدا بەرەو هەرێمی کوردستان. مستەفا لە کەرکووکەوە فەرموو. ئەم کاتە دواش براکەم هەموو کاتێکت. بەڕاستی ئێمە لە خزمەت ملەتی کوردین و وەک بۆ باشەکەن قوات دەجلا کە هاتووە بۆ سنوورەکانی عێراق
دەبێت پێشمەرگەش بڕوا بەرەو پێشەوە ئێمە لەگەڵ کوردی خزمەت ملەتی کورد دەکەین خێنی خۆمانەکەین بەناو گڵاسەوە لەبەر ملەتی کورد بەڕاستی ئێمە خۆمان لە هەموو شتێکە ئامادە کردووە کە بڕۆین بۆ بەرامبەری ئەو هێزە بکەوین ئەوە ئێمەش من ئێمە لە دەوامی بەڕاستی لە ئامادە باشین چاوەڕوانی هەر دەقەیەکەین لە سەرۆکمانەوە بێ بەڵام کەرکووک چۆنە جموجۆلە سەربازیەکان لە دەوروبەری کەرکووک چوونەکەی مستەفا لە ئێستادا ڕەوشی مەیدانی ڕەوشی واقعی کەرکووک چوونە خۆی هێزەکانی پێشمەرگە لە هەموو لاکێ و لە ئامادە باشی بەڵێ چاوەڕوانی هەر ئامادەیەکین بۆ هەموو شتێک مەسەنەن بڕێن بۆ ڕوبەڕوویان ئەو هێزە بکەین و ئیشەڵا پێشمەرگە سەرکەوتووە بێت کاک مستەفا ئێمە باسی واقعەکەیکەین ئاڵێن ئەرتشی عێراق سوپای عێراق لە دەوروبەری کەرکۆی زۆر بووتەوە جموجۆلیان زۆر بووە وایە هاتوو بەزێ ناتوانن کە بێنە پێشەوە لە سنوورەکانی حەمرین و ئەو ناوان بەڵام هەرچ کاتێ سوپای دزا بێتە پێشەوە ئێمەش ڕێکردین بەرەو بەرامبەریان بەڵێ بەڵێکای مستەفا گەلێک سوپاس بوو سەرنجەتە بەڕێزان دەبەلاغا داویە یا جوی نایرویە سەرۆکی هەرێما کوردستانیدا هاتیە و نونەرین ئالیین سیاسی تەکید لێ پێویستکە هەڵوەشاندنا دەمل دەست یا هێزن ئۆپەراسیۆنە دیجلە و بۆ vê مەبەستێژی هەموو ڕێن دەستوری و سیاسی دەگیرنە بەر هەروەها دەخالێکی دیندا هاتیەک و بڕیار هات کە دەنامەیەکە بەش ئاڕاستەیە پەیمانیە نیشتیمانیە عێراقیە شیعیان پێکهاتەیەن سیاسی و ئالیین سیاسی یەن دیên پەرلەمانی عێراقی بێکردن و هەڵویستی یەکگرتی و یەکرەزیە خەڵکی کوردستانی دژی بنپێکردنە دەستوری و مەترسیان تاکراوی بەگەریانە دکتاتۆریەتی و بنپێکردنە شەڕکاتە نیشتیمانی بخەنە بەرچاو سەردار لە شاری سلێمانی کای سەردار فەرموو باش سەرچاوم باشتر خۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس کاگاکاری بەڕێت هەندێک کەس تەلەفۆنەکە ئاڵێ ئێمە فیشەکمان پێ نیە و معاشمان ئێستەکانە بە حەقەت کاتی ئەوە نییە کە بەو شەوەیە ئەوان بڵێن ئێمە فیشەکمان پێ نیە و معاشمان کەما بەڵام کاک سەردار لەسەرەوە هەیە پێشمەرگەیەکی بارەگایەکە لە ناوچەیەکی زۆر ئارامە بوو چێ جبەخانەیەکی لەشکری لەوێ بێت ئەوان باسی ناوچەی خۆیەکەن زۆر گرنگە لە جەپەکانە کە لەوێ ئیتاد چۆن هەیە لەوێ چێک چۆن هەیە وەکو باسێکن سەرچاوەکان هێزی پێشمەرگە چێکێکی زۆر متەتەوەر هەیە بەرحال فەرموو ڕاستە فەرمی خۆ من لەگەڵتان دەوایە بەڵام ئێستەکانە کاتی ئەوە نیە ئێستا هیوا هەیە تەلەفۆنەکە ئاڵێ کوڕەمەسوولەکان ناچن بۆ شەڕ هەر ئەو کاتە لە پرۆسەی ئازادی هەمومان ئاگادارین براکەی جەنابی سەرۆک بەرزانی کوڕەکەی لە پێشی جەبهەکەی بوون تەنانەی سەکانە براکەی تارەی ئەمریکا لێ ئێستا لە عارەبانەیە ئێستا من وەکو لە ئەنگلێکی پارتی دیموکراتی کوردستان چاوەڕێ ئەوەم سەرۆک بەرزانی ئەمر پێ بکات بە خۆم و چواردام بڕۆم بۆ جەبهەکەی هیچ شتێکی کەس دێک نایەمە دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم بەڵێ سپاس بوو تۆ هێمن لە فەلوجە کاکێ من فەرموو باشی زۆر سپاس کاکێ من لیوای هەشتم لە فەلوجە کاکێ من لیوای هەشتم لە فەلوجە خۆڵامی بازاری ئەو کوچەم کوردکەوی دەنگی تۆ باش نییە بەداخەوە پێمان باش بوو لە ڕەوشی فەلوجەش لە زارێکە کە من بزانین بەس دیارە دەنگێکی باش نییە کاکێ من بەڵێ کاکێ مە قسە بکە زۆر سوپاس ڕەوشی فەلوجە دەوروبەری فەلوجە چۆنە ئێستا والله دەوروبەری فەلوجە سەر لە لیوای هەشتم لە فەلوجەمە والله وەزعی فەلوجەی زۆر خراپە دەرەوە کوردە نەگەرم بە خودداوە ئەو شەویشانەمانە بەڵێ کاکێ من زۆر بەداخەوە زۆر بەداخەوە بەڕێزە من لە قسەکانی کاکێمە تێنەگەیشتم پێشمان باش بکە قسە بکە لەسەر ڕەوشی فەلوجە بەرحال سوپاس بۆ بەڕێزیان گیارە خەلەلێکی تەکنیکیەیە مختار لە هەڵەبجە بەڵێ شەو باش کاکاکە باشتر بۆ تۆ قوربانمە وەڵایی من دەستخۆشی لە برانی پێشمەرگەیەکەم بەڕاستی بەڵێ دەستی ماندووبوونیانە گوشم ئەلو بەڵێ بەڵێ جملێتە کۆمەڵێ کەس هەیە تەلەفۆنەکە ئاڵێە معاش و شت باس ئەم باسە باسی معاش نیە ئەم باسە شەڕی کورد و عەرەبە کای مختار ئێمەش باسی شتێکی دیکەیەکەن باسی کۆبوونەوەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانەکە پێمان باشە لەسەرەوە لە ئێستادا هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان نەکو لە بەلاغەکەشدا هاتووە هاوڕنەڕینن هاوڕێینە لەسەرەوە کە مەترسی ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بووتەوە پێویستە لەسەر پرسە چارەنووسەزەکان یەک هەڵویستی کورتە بێ ئایا تاچان گرنگە شەرعی کوردستانیش متابعەی ئەم بۆ چوونە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکە کە فعلەن ئەوانەی کە ئەوان ئەڵێن لەمەیە کە پێویستیەکی حتمی واقعەکە بۆ بەرژەوەندیانی کورد فعلەن بچەسپێ و پراکتیزەش بکرێت ئێمە باسییان ماکەین بەتاکی با پێویستە لەسەر هەموو کوردێک لەسەر خاکی خۆی دیفاع بکا کاکاکار تێگەی لەسەر هەموو کوردێک لەسەر خاکی خۆی دیفاع بکە نەک باسی مەعاش و کۆمەڵش تا یعنی ئیساهێزی دیجلات و دەپێشۆی ئەمەوێ دیفاع لە خاکی خۆمان بکەین نەک باسی مەعاش و کۆمەڵش بکەین تێگەی ئەبێ ئێمە وەکو
وەکو کوڕێکی کورد وەکو پێشمەرگەیەکی کورد دیفاع لە خاکی خۆمان بکەین و یەزی دیزە ببازێنی. بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژی سەرتیپ لە چەمچەماڵەوەکای سەرتی فەرموو. ئەم کاتت باش کاتە تارچۆنی هەموو کاتێکت. بەڕاستی دەستخۆشی لە هەموو لایەن سیاسەکانی کورد دەکەم کە ئەمڕۆ هەڵسان بە ئەنجامدانی ئەو کۆبوونەوەی و بەڕێخستنی ناوماڕی کورد. ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ بەرامبەر بە دوژمن من بە کۆبوونەوەی لە قەڵەم نادەم ئەوە بوو بە قومبەلەیەکی نەوەوی بەرامبەر بە دوژمنانی گەل و نیشتیمان. هەر کاتێک کورد لەسەر یەک مێز لەسەر ڕێخستنی ناوماڵی کورد یەک گردوو تەبا و برابێ دوژمنانمان بەبێ تەیارە و منفعی لە جێگاکان خۆیان ئەژنۆیان ئەشکێ. من دەستخۆشییان لێکەم و هیوادارم لە هەموو کات و ساتێکە لەسەر یەک مێز لەسەر کێشە باڵاکان و چارەنووسی کورد و پێناسەی کورد یەک دەنگ و یەک هەڵوێز بن. برای بەڕێزم ئەمە چارەنووسازە شەڕێکی چارەنووسازە شەڕێکە دیفاع لە خاک و وەفەن و شەرەف و کەرامەتی ئەو میلەتە. ئەو خاکەی ئێمە ئەگەر ڕزگار نەبێ داگیرکەر بێ بڕوابکە ئەو نوێژەی من و تۆ لەسەری ئەەکەین قوبوڵ نییە. گەورەترین جیهاد دیفاع لە خاک و شەرەف و ناموسە واجبی سەرشانی هەر تاگێکی ئێمەی کوردە ئەمڕۆ ئامادە بین ئەمە شەڕی کورد و عارەبە ئەمە شەڕێکە بۆ دووبارە بوونەوەی ئەنفال و کیمیاباران و لە ناوبردن و بە هەموو شێوەیەک عیبادەمان کرد و دەستخۆشی لە تەوەرەکە دەکەم و داوان لە هەموو کوردێکی بەشەرە بکەم لە ئێستاە هەندێکم و کوڕی باز مەکەن ئێستا کاتی نییە و سپاس دەکەم. بەڵێ سپاس محەممەد لە شێرادزێت گەرمەیە بەڵێ کاک محەممەد. الو محەممەد لە شێرادزێ کەرمکە. الو باش هەکار دەمێتە باش بیت باشتر بووتە کەرمکە. برادەربارەی تەوەرەتەیار و دەستخۆشێت دەکەم. سپاس. و ئەف جۆرە کۆمبوونەژی جێ دڵخۆشێنە هیویدارین بۆ بچکترین کێشەژی ئەو ساڵەیانن سیاسیەت هەرێمێ هەمی پێگرا کۆم ببن و ئێک جەنگ و ئێک هەلوێست دەسەبایە کوردستان نەبێتە گۆڕەپان بۆ چ دژمنێ بێت ناوێکی مالکی و ترکا و سووریا و هەمە دەوڵەتە جیهان و دەستخۆشێت دەکەم دوبارە ڕازە. سپاس باشتر هێژان پشتی وێ ناوبەرە لەسەرمان تاوەردە بەردام بێ. دوباره سلاف هێژان لەسەر تۆڕی کوماڵەتی PGNRT gelek نەرین هاتنە بێگومان ژوانە ژی ڕێبوار جعفەر ئەنووسێ زۆر باشە لەم کاتەناسەکەیە بەڵام سەرروکی هەرێم پێویستە داواکانی ئۆپۆزیسیۆن جێبەجێ بکە. هەروەها سەید ساوانی ئەڵێ یەکگرتووی کورد لە مەسەلەی نەتەوەیەتیدا ئەرکێکی نیشتیمانیە ناچێ چیتر فری سیاسەتی دەرەکی ببینەوە. هەروەها بەهێز شوانیش ئەنووسێ بەڕای من ئەو کوبوونەوەیە لە جێ خۆیدا بۆ ئەوە دەستخۆشی لە ئۆپۆزیسیۆنیش دەکەم کە بەشداری لە کوبوونەوەکەدا کردووە. هەروەها ئەحمەدی شەهاب ئەنووسێ کارێکی زۆر باشە ئەگەر ڕێز لە ڕاوبوچنی یەکتر بگرن بەرامبەر بە پێشهاتەکان. هەروەها هانا ئەحمەدیش ئەنووسێ کوبوونەوەکە لە کاتی خۆیدا بۆ ئینشاڵڵا دەرئەنجامی زۆر باشی دەبێت. بەڵێ هێژان ئەم خزمەتە سەرنجاواداینە لەسەر تەوەرەمە ئیرۆ کاڤین لە سوڕان بەڵێ ئەم کاتیان باش دەم باشتر کەرەمکە وەڵام دەمەوێت دەربارەی ئەو هەوڵانەی سەرکردەکەم قسە بکەم بەڕاستی پێم وایە ئەمە هەوڵێکە بۆ هەڵبژاردن یانەیە بانگشەی هەڵبژاردن کەن لە ڕێگەی بانگشەی هەڵبژاردن کەن لە ڕێگەی ئەو شەڕە و ناکۆشیانەوە لێرەش پێشمەرگە بێتە قوربانی نێوان سەرکردە سیاسەکانی کوردستان و هەمبەرداش کابێتە شەڕ پێشمەرگە ئازیزترین کەسە لە کاتی دیکەشدا پێشمەرگی هیچ نرخێکی نییە لەم کوردستانەدا هیوادارم سەرکردەکان تا بەخۆیان دەبخشین ڕێزێک بۆ پێشمەرگە بنێن. بەڵێ سوپاس بۆ سەرنجی توش هێمن لە فەلوجە کاکێ من فەرموو. سۆری برام باشی زۆر سپاس کاکێ من بەریانها دیارە دەنگێتە باش نەتاتەمە کێشین تەکنیکە بوون ڕاوشە مەیدانیە فەلوجە و دەوردورێنێن هاچەوەیە خودێ داوربەری ما خودێ گەلەی نەخۆشە ڕاستی بێژنەوە کورد شەڕەت گەلمە ڕاستی شەڕێت گەمە شەڕێگە کوردیە ئەس بێژم زۆر گوناحەیەک کورد بیدن خۆر کوردینیە لادەتن سەرۆر نفتێ ئاندژی ماسعود نفتێ ناڵێت مسعود هاتن گاو کردستان را گرفته کسی نرا گرفته مسعود منزلابه را گرفته کسی نرا گرفته اینو که را به حزب این دوری کسی را گرفته اما داد میگه هم کردی نخوری کردی دیگه کاکه من لڤینا سەربازی ارتشە عێراق ڕێزە پێشمەرگەل دەوروبەرێن فەلوجە چاوایە نکە
والله عم توي عم اليوم فرقوا مع عملين عم كردي عم سفرقينا عم كردي جي عم لوك عم مجبرين بيسا كردي شرقة قبيلة شرقي بالراس عم شي كرديني عم سكرديني اللي كان مولكينو كان مولكي الشيعة إيراني ربي لنا أخو الله زنكات بله کاکی من سپاس بسرنجات رباس لسلیمانیو فرمو کاک رباس کاک رباس فرمو ئێوارت باش بی ئێوارە باشتر کاک رباس فرمو باشی قوربان زۆر سپاس ناوی منیم من وەکو پێشمەرگەیەکی هەرێتی نیشتیمانی کوردستان بەڵێ ئامادەم خوێنی خۆم برژم لە پێناو کوردەکەمان ئیتر عیبە خەڵک باسی مەحاشەکە و باسی ئەوەکات ئێمە کوردی نەبێت دیفاع لە خۆمان بکەین وانیا قوربان ئەوە سەرنجی خۆتە بێگومان خەڵکی تری شازادە چۆن سەرنجی خۆ نیشاندا بەڵێ ئیتر ئەبێ دیفاع لە شەرەف و ناموسی کورد بکەین ئێمە هەمومان کوردین بێکەوە بە معاشمان کەم بێ معاش نابێت لەو کاتێ باسی معاش کرێ بەڵێ کاک ڕێباس سپاس بۆ سەرنجی تۆش ئەمین لە سەی ساق ئێوارە باش بەڕێز باشتر وەڵام من داواکارێکم لە بەڕێزان هەیە ئەگەر بکرێ کاتی ئەم بەرنامە بۆ سەعات و نوێ زیاو بکرێ ئەمە لەلایە لەلایەکیش من ئەڵەم و ڕێی خۆم هەر کەسێ دیفاع لەم خاکە و لەم نیشتیمانە و لەم وڵاتە ناگاخوا بیگرێ هەر کەسێ حەزکە ڕایەتە عەرەبێت حکومی ئەمەکە شەرەف و ناموسی نییە و هەر کەسێکیش دیفاع لە گەنەڵ و گەنەڵچی ئەم وڵاتە بکە هەر خوا بیگرێ ئێمە ئەبێ بەدەستی دیفاع لە خاکەکەیکەین بەدەستێکی دیفاع لە داهاتەکەیکەین ئەگەر مالیکی و حزبەکەی ئەڵێ کوردستان داگیرەکەم خاکەکەی داگیرەکەم ئێمە 21 ساڵە داهاتەکەمان داگیر کراوە بەڵێ کاک بەڵێ سپاس سعدون لە کەڵەکچی فەرموو ئێوارە باش باشتر کاک سعدون ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کچکەی باشترە بێ فەرموو دقیق بە هەرمەتی دووبارە ئێوارە باش قوربان سەرچاوم باشتر دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم سوپاس بۆ تۆ فەرموو بەنسبەت قووەت دجلە یانیش کە لە کەنالی نایلێ زۆرجە دەبینین یان هەر کەنالی دیکەکەوە باس لە ناوچەدا و ڕاوەکان دەکرێت بەڵێ یعنی ئەگەر سیر بکەی یعنی بۆ مەسئولەکان بۆ هەموو کەسێک بۆ هەموو کوردێکی بەخیرەت هەموو کوردێک با ئێستا بۆ ناوچەدا ڕاوەکان هیچ نەکراوە بۆ ئەوەی کەسێک کەسێت داوای مافی خۆ بکەن یان داوای بەرگری بکات و بەنسبەت من یعنی من دەڵێم بۆ قەوەت دجلە بۆ قەوەت دجلەش یعنی با کورد وەکو خۆمان یعنی لایەن خۆمان ئێمە هەست بۆ بکەین کە ئێمە پێشتر پێش دامەزراندنی کەنالی نالێ ئێمە کەنالێکمان نەبوو بە ناوی کەنالی KTV کوردستان واتە KTV مەسیف ئێمە وامان لەوان کرد مەشعەنجبوورێکە بوو شوێن نەبوو لە کوردستان مەسئولەکان دانە سەر سەری خۆیان شوێن نەبوو لە کوردستان کە دانە سەر سەری خۆیان بڵێن وەڵای ئەوە وازانی کە ئێمە ئۆندەردەزمان لەیان گرت بۆیە ئێستاش ئەوە گەمەی سیاسیە هیچ دیکە نیە لە پشتی تەنها گەمەی سیاسی و دیگە لە گەمە سیاسی گەمەکردنە بە مێشکی ئێمەی هاوڵاتی بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش عالی لە کەلاراو فەرموو ئێوارە باش سەیدا باشتر کاکەنی سەعاتت باشە زۆر سپاس فەرموو من تێبینیەک و سەرنجێکی خۆم لەسەر ئەو پەیوەندیانەی کە بە هەر عام هەر هەمووی کراوە ئەوەی کە ماوی موچەی هێناوە من حەزەکەم باشدانی ئەوەی کە ئێستا پێشمەرگەیە بیری پێشمەرگەکانی پێشوو بکاتەوە کە پێشمەرگەکانی پێشوو نانەڕەتیش نەبوو بیخۆن ئەم شاخ و ئەو شاخ کە حکوومەتی بەعسیان هاودە سەر چۆک ئەوەشمان لەبیر بێت کە حکوومەتی بەعس وتی جارێکی تر پێشمەرگە دروست نابێتەوە دارخومان لەسەر چیاکان دروستەوە بێتەوە پێشمەرگە دروست نابێتەوە پێشمەرگە دروستەوە بووشەوە و لە چقی چای دژمن ئەوە تا دژمن ملی چوو بە پەتایی یەک دووەمیشم ئەوەیە کە هەر کەسێک لە شوێنی خۆیەوە گەف لێ دەدات ئەڵێ پێشمەرگەوە پێشمەرگە ئەمە با بڕات ئەو لە شوێنەکەی پێشمەرگە 1 سەعات حەلەسیات بگرێت و نەڵێت گەف لێدا بڵێ ئێمە لە پێشی هەموو پێشمەرگەکانەوەین فەرموو بێ شەڕ بکە ئەمە مافی کووردە ئەمە جیادە فەرموو لە قوسیەکی بەرە بە بەڵێ کاکەلی پشتیوان لە تەکیە فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکەت یەکەم زۆر سپاس من دوو خاڵم هەیە بەڵێ خاڵی یەکەمیان بۆ سەرۆکەکانی هەرێمی کوردستان ئێستا سەرۆکی یەکێتی و پارتی بێت جێوە بۆ سوێنەکان بێت هیوادارم هەموو کاتێک دانیشتن بکەن ڕێککەوتن بکەن
تەبابن و پشتی یەکتری بگرن نەک هەر لە کاتێکی ڕوبەڕووبوونەوەی هەر دوژمنێک یان ڕوبەڕووبوونەوەی هەر کەسانێک بێت خاڵێکی تر هێزی پێشمەرگە لەسەر سنوورەکانی حدود وەستاون کۆمەڵێکی زۆریان ڕوبەڕووی هێزی مالیشی بوونەتەوە ئێمەش من وەکو خۆم کەەوە تا ئێستا لە هیچ حیزبێکە دیارە معاشم نییە ئامادەی ئەوەشم هەیە لە کۆمیتەکانەوە ناو بنووسێت و چەند بدەن و یەکریزی و تەبایی گەلەکەمان بەڵێ گای پیشمان بەڵێ سوپاس بەرەزان زۆر پەیوەندی لەسەر تەوەری قسەیان ناکرد باسی پێشمەرگە و جەپە و شەڕ و دیفاعکردن شتیوان نەکرد ئێمە تەوەری ئمە دەستنیشان کراوە لەسەر کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە بەلاغێکیش دەرکرا مەپوختە بەلاغێکەشم بۆ ئێوە خواند ئێمە باس لەوەیەکەین کە لەم کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستان باس لە یەک ڕیزی گەلی کوردستان نەکرێت باس لە ئەجندایەکی و باس استراتیژیکی و باش بۆ پرسەچارە نووسازەکانی ئەم نەتەوەیە کرێت ئێمە پێمان باشە لەسەر ئەمە قسە بکەین تکایە هاوار لە ئامێدی کەرم کە ئەلو ئەو کاتە باش بەڕێز دەم باشتر کاکەوار فەرموو بەڕێز وڵایم دەستخۆشی لە سەرۆکی هەرێم دەکەم لە هەموو ئۆپۆزیسیۆن و کۆتلەکانی کوردستان ڕێککەوتن لەگەڵ ئەو اجتیماعەکەی بە حەقەت سەرکەوتوو بوو بەڵێ کاکەوار تا گۆدار دەکەم کەرم ئەلو باغ بە کاکی هاوارە ئەم دە گۆدار دەکەین سامان لە شاری سلێمانی کاک سامان فەرموو باش حەواڵ باشتر بگورە من ڕایشی زۆر جیازم هەیە لەو خەڵکە ئەمەی کە من ئەیبینم تەنها یاریەکی مالیشی بارزانانی دەبین یەکەکەنم پێناوی دەسەڵاتی یەکترە بەڵام بە قەنەعەتی خۆم بە قەنەعەتی زۆربەی فەزاکانی عالمیش باڵێن کەناڵی جەزیرە و عەرەبیەکە زۆر متابعەکەن بەس ئێوە باڵێن قەوالەت چۆمڵێک قەوالێکی زیاتر پێیان بەم کێشەی کە هەیە کێشەی زۆر سادەیە و شەڕی کورد و عەرەب شتێکی لا مەحاڵە بەڵام کاک سامان ئێمە تەلەڤیزیۆنێکی کوردین جەزیرە و عەرەبیە تەلەڤیزیۆنێکی عەرەبن لە غەزە شەڕ هەیە لە سووریا شەڕ هەیە لە بەهاری عەرەبی هەیە ئێمە باسی ڕەوشێکی واقعیەکەن تەلەڤیزیۆنێکی کوردینە باسی ئەم ڕەوشەی ساکەین ڕەوشە واقعەکەی جەنابەت داوایەکەی زۆر دوورە لە ڕاستیەوە ئێوە کە باڵن قەبارێکی زۆر زیاد لە حدتان ناوەتێ شەڕکردن قودسە و ئەگەر هەر کێشەیەکیش هەبێ لە بینی کوردە هەر لەسەر جێگەنە ناوچە جەناکۆکەکان هەر ڕوئەدا هەموو کاتێک ڕوئەدا بەڵام شتێک بگەڕێتەوە بۆ هەرێم و بۆ شتان بگەڕێتەوە هەرێمی کوردستان جێشی عراقی بگاتە سلێمانی یا هەولێریان دۆک ئەوە شتێکی لا مەحاڵە خەوە تاگەی لەبەرەوە بە قەنەعەتی خۆم یەکێتی و فارسی لە باتیەم یاریی کە ئێستا دەستیان پێکردە باڵێنیانێ وجدانی خەڵک بردوڵێنن داواکاری ئەو خەڵکە جێبەجێکەن باشترە بەڵێ سپاس بەڕێزان ئێمە تەلەڤیزیۆنێکی کوردین بێگومان ئەحداس لە ناوچەی کوردیەکان ڕوادات ئێمە حەدەسی وڵاتی خۆمان حەدەسی چارچوەی ئەم نیشتیمانیە زۆر گرنگتر بزانین بچین بۆ حەدەسێکی وڵا وڵاتێکی ترە بێگومان تەلەڤیزیۆنەکانی عەرەبی لە غەزە شەڕ هەیە لە سووریا شەڕ هەیە لە زۆر شوێنی دیکە مەسایلی زۆر خەتەرەیە لێرەش جوڵە بەهێزەکان کراوە چاودێرەکانە لێ ڕەوشەکە زۆر خەتەرە تونند و تیژی هەیە باسیەوەکەن خوا نەخواستە جێیشی و پێشمەرگە لە بەرێکتر وەستاوان خەریکە شەڕ دروستە بێ ئێمە لە پرسە ناوخۆیەکانی ئەم هەرێمە پرسی گوندێکی ئەم هەرێمە پرسی شارێکی ئەم هەرێمە زۆر گرنگتر ئەزانین لە پرسەکانی دەرەوە لە بەرەوەی ئێمە تەلەڤیزیۆنێکی کوردین خزمەتی بینەری کوردی و ڕەوشی هەرێمی کوردستان بە هەموو ئاڵاسەکانەوەکەین ئازاد لە بەرزنجە فەرموو بەڕێزیانم کاتەوە باشوونی هەموو کاتێکت سپاس بۆتەوە لە بەڕێزەکەتان سپاس فەرموو سپاسی هەر پێشمەرگەیەکین لە کوردستان کە بەرگری لە هەشوا پارچی کوردستانەکە سپاس بۆ ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە بەرەکانی ژەمان بەڕاستی جیهاد بەرامبەر عەرەب و تورک و فارس هەمیشە کورد لە سەنگەرا دێ حاڵی حاضر لە سووریا ژەوەتە بەدەستشەی تورکیا هەیە شەکرێتە سەر کوردەکانی سەریکانی گوندێکە لێوێ لە سەعات دوای نیوەڕۆ لێوێ شەڕە جیهادە بەرامبەر تورکیا عەرەب فارس بەڕاستی جیهادە ئەنجا ئەو کۆبنەوە بەس ینی ئەو کۆبنەوەی هەولێر هیچ شتێکی وانی حەقە کۆبنەوە چوار پارچەی کوردستان کرێ هەموو هێزەکانی کوردستان بە پەکەکەوە بە پارتیەوە بە یەکێتیەوە بە کاکنەوشیوان و هەر هەموو کۆبنەوە سڵاو و ڕێزمانەیە بۆ هەموو سەرکردەکانی کورد لە سەرۆگاپۆوە تا کاکنەوشیوان کاک مەسعود بە ڕێزمام جەلال ڕێزی تایبەتیمانەیە هەمی سەرکردەی کوردن هەمی بەڕێز بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ بەختیار لە شاری سلێمانی فەرموو کاکەم کاتەوە باش هەموو کاتێکت دەستخۆشی لە هەموو سەرکردەکانی سیاسەکانی کاکەم کە ئەم کۆبوونەوە تەمەناکەم ئەمە کۆبوونەوە ئەوەم کۆبوونەوە نەبێت و ئەخی کۆبوونەوەش نەبێت بۆ بەژەوەنی ئەم میلەتەوان و چاوی یەکەیەکی پێشمەکە ماچۆم کە ئێستا لەبەر سارد و سەرما
دیفاع لە شەرف و کەرامەتی ئەم میلەتی کورداکەن و تەمەنایشەکەم هەموو کوردێکی دڵسۆز هەموو کوردێکی بە شەرەف خۆی لەو ئاستا بینەکە و پێشمەرگەیەک لە ڕووی پێشەوە لە سەنگەرەکان بۆ دیفاعکردن لە میلەتەوە دژی مالکی و ئەمسانی مالکی. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان گەرمیان تاڵەبانی لەسەر تووری کۆمەڵاتی نووسێ پێم وایە ئەم کوبوونەوەیە بڕیارەتیان نادرێتەوە ئەو تەنها کات کۆشتنە هەروەها وەریا فەتاحی شەنووسێ بە بڕوای من سەرۆکیارەیەم کوی کەس گوێ لە کەس ناگرێت وەکو خۆی ئەڵێ بەڵێ مەروان لە هەڵەبجەوە فەرموو. باشی براگیان زۆر سپاس. ئەوە ئەلو بەڵێ کاک مەروان جێم لێتە کاکە گیا من لە هەڵەبجەوە تەلەفۆنەکەم. بەڵێ لە هەڵەبجەوە تەلەفۆنەکەم زۆر ڕێز و سڵامانەیە بۆ برادرانەی کە لە خانەقین و جەلەولانیشتە جێبوون زۆر شانازیان پێوەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازی ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە ئامادەی بۆ هەموو ڕوبەڕووبوونەوەیەکی هێزی دوژمن تیشەک ماخستەدە پێشەوە بۆیان هیچ نابێ کورد نابێ بترسێ کورد دەبێت لەسەر قاچی خۆی ڕابێنێ یەکەی کاکە گیانە بێ یەکگرتوو بین لە ناوێکە وەختی شەڕ نییە لە ناو خۆمانە زۆر سپاسی بەرنامەکەشتانە. بەڵێ سوپاس بۆ تۆش بەرزان دیارە سەرنجۆ نەرینێن زۆر هەبوونەوەکەوە گۆداری کردی لە سەر تاورێمە ئیرۆژی جوینە سەرۆکی هەرێما کوردستانێ گۆ یەکەم جوین بۆ جوان جوینان بۆ کۆ دەگمە بوون هەموو ئالین و پۆزیسیونێ و ئالین دنیین کوردستانی تێدا کۆم ببوون بێگومان بەلاغەژی کاتە دەرباسکردن کۆدنەوە بەلاغێدا بەحسەیەکی ڕێزیە گوتارە کوردان دەکێت و بە خەونێکی مێژینە 300 ساڵەژی بەریان هانە خورد کوردە هەمی گاوا شەعر و ستران و ئەوێ دیپی ڕێزیە کوردان بە گوتن حتا نکەژێژ نیت سەروش نییە بەحسەیەک ڕێزیەتیان کە ئایا ژێ بەدێتە پراکتیزەکردن ئەە بێگومان چاودێرێن ڕەوشێ و جادەژی ژوانیەیەکی و نوکەوێت خازێک کە ئایا ئێک ڕێزیە کوردان کورد بە ئەجندایەکی هەبەشی نیشتیمانی و نەتەوەی لەسەر پرسێن چارە نویساس فعلەن vê ڕەوشەدا دەبیتەیەکیان نەگەلو بێگومان پاشە ڕۆژ و چاواتکە پراکتیزەکردناوان سوزێن کودناوە جوینێ داهاتکێدان دێ بەرچاویە وێ پرسیارێ دێت بەڵێ هەتا سەبەی تەوەرێکی دیدام خزمەتەوە دەبین هەر شاد و بەختەوەر بنێوار باش.